دوای بەڕێوەچوونی ڕفراندۆم و هەڕەشەکانی بەشێک لە وەرپرسانی بەغدا و هەرێم ڕۆژانە هەواڵی ترسێنەر و ئەگەری شەڕ بەگوێی خەڵکدا دەدرێت. فەرماندەیەکی پێشمەرگا لەو بارەیەوە دڵنیای دەداتە هاوڵاتیان و ڕای دەگەێنێت هەرگیز شەڕی نێوان پێشمەرگە و هێزە عێراقەکان دروست نابێت. بۆیە ئێمە بە هەموو توانایەکمان لەم ناوچانە و لە هەموو ناوچەکانی تریش دژی شەڕین شەڕ لە بەرژەوەندی نەخەڵکی عێراقە نەخەڵکی کوردستانە شەڕ لە بەرژەوەندی دوژمنان و ناحەزانە شەڕ وێرانکاری بەخۆیانێ لەبەرەوە هەم خەڵکی عێراق هەم خەڵکی کوردستان ئیمڕۆ پێویستی بەکاری خودت مەزگوزاری و ئاوەدانی و ژیانی خۆشەیە پێویستی بە شەڕ نییە. بۆیە هەموو ڕێنمایەکانی سەری خۆشمان بۆ هێزەکانی پێشمەرگا قایمکردنی سەنگەرەکانێتی بەرامبەر بە تیرۆریستان و ئێرهاب و بە هیچ جۆ هەموو توانایەکمانە خەینە گەڕ کە لەگەڵ هیچ هێزێکی عێراقی جۆرە تەشەنوجاتێکمان نەبێت. بەڕێوەبەری ئاسایشی کەرکووک ئەو دەنگۆ هەواڵە ناڕاستانە بە مەترسیدار ناو دەبات و جەخت لە پارێزراوی ئەمنێتی کەرکووک و دانیشتوانەکەی دەکاتەوە. خەڵکیش دڵنیاکەینەوە خەڵکەکەش خۆڕاگر بێ گوێ لە دیعاە و دەرەوە لەسەر نەگرێت. من تایستە لەو قەناتم لە شاری کەرکووک هیچ ڕوونات. من لێرەوە سوپاسی دەستگاکانی ئاسایش پۆلیس خەڵکی شارەکە بە هەموو نەتەوەکان برا تورکمانەکان عەرەبەکان من کاڵێم برا تورکمان و عەرەب خەڵکی تورکمان و عەرەب بەڕاستی ئەوانیش پەرۆشی شارەکەن بەڵام هەندێک لایەنی خەڵکی سیاسی بۆ مەزایدەی سیاسی و ئەم شتانە شتەکان گەورەوەکە بۆی تەشەنوجات دروست بێ شتیوانی و خەڵکەکەش هەموو گەیشتۆتە ئەو قەناعەتە کە ئەوانە بۆ مەرامی سیاسی و خەڵکی ئەم شارەیە بژێ و بە تەبایی وەک برا بژێ پێ. وڵاتە زلێزەکان چەند جارێک بەرپرسانی هەرێم و بەغدایان ئاگادار کردوتەوە کە تەنانەت باسی جوڵاندنی هێزیش بەرامبەر یەکتر نەکەن. هێزەکانی پێشمەرگە و هێزامنیەکان ماوەی چەند ساڵێکە خەڵکی کەرکووکیان پاراستووە و ڕێگەیان نەداوە دەستی تیرۆر ئارامی هاوڵاتیان بشێوێنێت. لە ئێستاش داوە خۆیان تاکید دەکەنەوە بڵاوکردنەوەی ترس و دڵڕاوچێ و پڕوپاگەندەکان خزمەت بە کەرکووکیەکان ناکات. کارۆن محەممەد، کورتسات نیوز، کەرکووک.